باشە چەند ساڵە قەزاوەتی خەڵگەکەی چی دەستکەوتووە کەوشەکانی لە پێکە ئەم جارە لە موردی ڕێگا ڕۆشتن یەوانێ نەزەر بە تۆ چوزانی لە شەرایەتێکە بۆ دەرکی خەڵکت بۆ ناکرێ وەختی ئافرەتێکە بینی لەگە پیاوێ لە ماشنێکا سوار بۆ فەورەن گومانی خراپە بەی چوزانی مەحرەمی خۆی نییە لە شوێنێکی خراپەی بینی بۆ دڵە گۆڕی ڕێی کەوتووە تاوێت چوزانی کاری چییە لەگەڵ نەفەرێکی خراپ هاتوو چووەکە چوزانی ئەم سەبەبی خێر بۆ ئەو نییە قەزاوەت مەکە گومانی خراپ مەبە ئیاکم وەظەن فإن الظن أكذب الحديث بەرحەزەر بن لە گومان بردن چونکە پیسترین درۆیە هەر ئەونەی کە گوشیەکە جوابدایاتەوە هەزار گومانی خراپی پێبەی ئەوە ڕقی لێمە ئەوە دوژمنە با بە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام 70 عوزر بۆ براکەت بێنەرەوە والله 2 عوزر بێنی هەموو کێشە و گومان و قەزاوەتەکانت بەرتەرەفە بن بڵێ دەسی گیراوە نەخۆشی هەیە لە بیمارستانە ئەم گومانانە ئەم قەزاوەتانە هەم دڵی خۆت فاسد دەکەن هەم ئابڕووی ئەو ئینسانە ئەبن هەم کینە و کودورەت لە بین تا دروستەکەن و ژیانت ناخۆشەکە سێری پێشینیان یەمەکە ئەیاود واللهی نەفەرێ ببینین شەراب ئاوە بە دەموچاوی ئاتکێتە خوار ئەڵێن ئەوە شەرابیان کردووە بە دەموچاویە لەبەرەوە بەدناوی کەن ئەو دەگەی گوێم لێبێ لەسەر کێوێ ئەڵێ ئەنا ڕەبوکم الأعلا من خوای ئێوەم ئەڵێ حتمەن خەریکە سوورەی نازەعات قورئانە خوێنێتەوانێ ئەوە گومانی باش بەرە بە نسبەتی خەڵک